وشەی ڕەسوول لەگەڵ نەبیدا چ فەرقێکی هەیە؟ بەڕێزان هەموو ڕەسوولێک نەبیە، بەڵام شەرط نییە هەموو نەبیەک ڕەسوول بێ. ئێمە لە مانگی ڕەمەزان داین، لە شەوانی قەدر داین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم جار بوو بە نەبی، دواتر بوو بە ڕەسوول. بۆیە نەبیان و ڕەسوولە. محەممەد صلی الله علیه وسلم هەم نەبیە هەم ڕەسوولە. چەند ساڵێک پێشبوونی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو لە بوخاری داهاتوە، پێغەمبەری خوا عادەتی پێوەگرت بوو مانگی ڕەمەزان، هەموو مانگی ڕەمەزان بەڕێزان دەچوو ئەشکەوتی حێرا یان چەند ڕۆژێک کێ ئەزانێ، هەموو مانگی ڕەمەزانەکە دەچوو چکۆ پێش ئیسلامیش مانگەکان دیاریکراو بوون، ڕەمەزان و ئەوانە هەر هەبوو، هەموو مانگەکە لەوێ دەبوو. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژی 21 ڕەمەزانەوە لە شەوی 21ەوە تا کۆتاییەکەی چۆن ئێمە شەوانی قەدر دادەنیشین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دەشەو ڕۆژە خەڵۆتی دەکرد، دوور دەکەوتەوە لە خاتو خەدیجە دەچوو پێخۆروشتی دەبرد و خاتو خەدیجەش ئەوەندەی لەسەر بوو بۆی لەبەردیمی ئەشکەوتەکە دادەنا دوو سێ ڕۆژ جارێک بۆی نانەکە کەڕوونەکە و پێخۆرەکان تێک نەچن، ئیتر بۆی دادەنا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەوی 21ەوە دادەنیش بیری لە گەورەی و دەسەڵاتی خوا دەکردەوە. آخر ڕەمەزانیان شەوی 21 ڕەمەزان بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم تازە لە ئەشکەوتەکە دادانیش بوو بیری دەکردەوە نابێ خوا هاوبەشی هەبێ، بیری دەکردەوە دینی ئیبراهیم باپیرەمان کە تەوحید و یەکتاپەرستی خوای پێر کردوین، خوایە چۆن دەبێ ئەم گەلانە ئاوا سەرگەردان بن و ئەم بتانە بپەرسترێن لەسەر زەویدا. لەو کاتەدا جوبریلی ئەمین هاتە خوارەوە، شەوی 21 ڕەمەزان قورئان هاتە خوارەوە لە یەکەم شەوانی قەدری پیرۆزدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەمین وشەکان بیستی اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. أم بينج آيات هاتخوارەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەم پێنج ئاەتە بوو بە نەبی، ئەم پێنج ئاەتە بەس باسی دەسەڵات و عەزەمەتی خوا و ناسینی پەروەردگارە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، هیچی کەی تێدا نییە، نافەرمێ بە خەڵک وا بڵێ هیچی تێدا نییە. واتە نەبی پێغەمبەرێکە وەحی خوای بۆ هاتووە بەڵام تەبلیغی دینەکە ناگەیەنێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتەوە و ترسێک دایگرت بوو، ئافرەتی بەهەشتی خاتو خەدیجە لە پشتەوە فەرمووی كلا والله لا يخزيك الله أبدا، سند بە الله ئەی محەممەدی خۆشەویستم قەت خوا تۆ تووشی خراپە ناکە، چونکە تۆ خاوەنی سیفاتە جوانەکانی بەزەیی ڕەحم ڕازگۆیی بەدەمەوەچوونی هەژاران سیلەی ڕەحم بەدەمی لێ قۆماوانەوە دەڕۆی کێشەی خەڵک چارەسەر دەکەیت، تۆ هەموو سیفاتی جوانت تێدایە، دڵنیا بە ئەوەی کە بینیوتە مەترسە، ئەوە موژدەی خواییە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ ئەشکەوتەکە نۆشەوەکەی تر ڕۆیشت، ڕۆژی جەژن بوو، یەکی شەوال بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەشکەوتی حیڕای بەجێهێشت هاتەوە، ئەوە 9 ڕۆژە نەبیە، هاتەوە بەرەو ماڵ بەرەو مەککە، لە ڕێگادا جوبریلی ئەمین خۆی نیشاندایەوە، بەڵام ئەم جارە جوبریل وەکو لە بوخاریدا دەفەرمێ بە شێوە ئەسڵەکەی خۆی 600 باڵی هەبوو لەسەر کورسێک لە بینی ئەرز و ئاسمانە دانیشت بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو دیمەنە عەجیبەی بینی کە پێشتر قەت ئەوەی نەبینیوە، ئەفەرمێ هەموو لەشی تاو لەرزی لێ هاتەوە فەرمووی خەدیجەی هاوسرم، خەدیجەی خۆشەویستم دەستیڕونی بەتانیەکەم پێدادا، ئەتر هەموو لەشی تای لێ هاتبوو، لەرزی لێ هاتبوو. دەفەرمێ خاتو خەدیجەش جارێ قسەی لەگەڵا نەکرد، ئافرەتی ساڵیحەوە دای پۆشی نێگەڕێ حتا پێغەمبەر ئارام بووەوە. ئەنجا جوبریل هاتەوە بۆ لای ئەم جارەیان، يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر. أم بينجاتي سورة المدثر شبه هنا هستا يتاتوبوا برسول أم جاب بيام ده ببقيني بيغمبر صلى الله عليه وسلم نور روج نبيبو بس باسي قوري خواي بو هاد أم جاب بيامك نابير بو خود به أبي بيجيني